کەمبوونەوەی ساعتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لەم وەرزی هاوینەدا هاوڵاتیانی تەواو نیگەران و بێزار کردووە و دەڵێن دوای چەندین ساڵ تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە پلانێکی گونجاو بۆ چارەسەرکردنی گرفتی کەمی کارەبای نیشتیمانی دابنێت و لە وەرزی گەرما و سەرمادا کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. معقول نییە تۆ لە چلەی هاوینە لە 4 شەوە لە 12 شەوە کارەبا لێ بڕن مۆلی دەکە کارەبای خۆیە مۆلی دەکە ئەیکوژێنێتەوە کارەبای ڕێسی هەڵ ناکاتەوە لە وەختی خۆیە هاواکارین لە حکومەت چارەسەرێکمان بۆ دۆزنەوە ئەی بەڕاستی لە 4 شەوە تۆ مناڵە هەیە مناڵی بچووکە مناڵی ساواتە هەمووی گەرما ناکە بە نسبەت کارەبای نیشتمانیوانی زۆر بە کەمێرە بە هاوڵاتیان سێرەکەی لە 6 ئێوارەیە کوژێتەوە تا 10 شەوە داتەوە لە 2 شەوە ئەی بڕێ تا 4 بەیانی ئەداتەوە تا 8 بەیان ئاکەم تەرخەمی حکومەتی هەرێمە ئاکەم تەرخەمی دایرەی کارەبایە کەس نازانێت هەر یەکەوە کێشە بەسەرێکەکە یەکی ئەوڵێ غاز نییە ئەوڵێ گاز نییە ئەوڵێ بودجە نییە ئەیکەواتە بودجە نییە ئەم خەڵکە چی بکە سا کارەبای ئێستا تا ڕادێ خراپ نییە لەگەڵ مۆلی دەکەیە ئیشی ڕات وەڵام ئەگەر لە مەکان تربێتەوە وەڵاهی خراپە بێ خۆشمان دەستی پێوە بگرین خەڵکیش بێ ئاگاداری بچکۆ سپلیت زۆرە لە هاوینە دنیا گەرمە زۆر بە کارەها و کارەباش کەمە بێت. سیروان محەممەد لێپسراوی ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی ڕایگەیاند هەرێمی کوردستان پێویستی بە 5,000 مێگاوات کارەبا هەیە بۆ ئەوەی بە بەردەوامی کارەبا هەبێت بەڵام لە ئێستادا 2800 مێگاوات دابین دەکرێت. فاکتەری سەرەکی کەمبوونەوەی کارەبا ئەوەیە کە بەڕاستی ئێمە لە ئەوەنەی کارەبامان کە پێویستە بۆ خەڵکی بۆی بتوانین 24 سعات کارەبای پێ بدەین و کارەبایەمان نییە. ئێمە ئێستا لە کوردستانە زیاتر لە 5,000 مێگاواتمان پێویستە بەڵام ئێمە ئێستا نیوەی ئەو بەرهەمەمان هەیە بۆیە ئەمە ژواکەکەوە نیوەی یعنی کەمتر لە با بڵێن لە 14 کاتژمێر کارەبا بدرێ بە هاوڵاتیان بۆیە بە ناچاری ئێستا لەگەڵ وەلیدەکانە بەرنامەدانرا. خراپی و کەمی کارەبا بۆتە هۆی بێزاری و تووڕەی زۆری چین و توێژەکان و بەرپرسانی کارەباش هەر جارە و هۆکار و پاسایەک بۆ کەمی کارەبا دەهێننەوە وەک هاوڵاتیانیش دەڵێن ئەگەر بەرپرسانی حکوومەت بە گرنگیەوە کاریان لەسەر باشترکردنی کارەبا بکردایە ئەوە دەیانتوانی سوود لە سەرچاوی تر بۆ بەرەمهێنانی کارەبا وەربگیرێت بەڵام تا ئێستا پلانێکی وردیان نەبووە بۆ کەرتی کارەبا. کوردستانیانیش خوازیان حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی گرفتی کەمی کارەبا چارەسەر بکات.